ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر ڕای دەگەێنێت گرنگە دەنگ بە هاوپەیمانی کوردستان بدرێت چونکە بە بەهێزبوونی هاوپەیمانی کوردستان پرۆسەی سیاسی و دیموکراسی لە کوردستان گەشە دەکات. کاتێک تاقی هێزێک باڵا دەست بێ نە پرۆسەی سیاسی لە کوردستان پێشەکەوێت نە دموکراسی گەشە دەکات نمونەشمان بادینانە ئەوە تێمە بە چاوی خۆمان دەبینین لە بادینان کەس ناوێری بڵێ لەل ئەگیرێ ڕۆژنامە نووس حکومە درێ چالاکی مەدەنی حکومە درێ خەلکی تر ینی ئەوە نمونەیەکی زەقە کەواتە ئەگەر ئەو لایەنەی کە پێی وایە حیزبی یەکەمەوە ئەبێ بە حیزبی یەکەم بینێتەوە و هەموو لەسەر هەموو کوردستانیش هەژمونی خۆی دروست بکاتن ئەبێ ئێمە نمونەی بادینان لە بەرچاو بگرین کە نمونەی بادینان لە بەرچاو گرین پێویست بوونی دەنگدان بە هاوپەیمانی کوردستانمان بۆ دەرەکەوێ تێکچوونی بەڵانس بە تەواوی واتە نمونەی بادینان لەسەر هەولێر و لەسەر سلێمانیش جێبەجێ دەکرێتەوە بۆ ئایندەی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان زۆر مەترسیدارە. سەرپەرشتیاری بازنەی دوی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەنگدەران و بۆ خەڵکی هەولێرێ دەڵێت بۆ داهاتوو بۆ ئارامی و بەدەستێنانی دەستکەوتی زیاتر دەنگ بە هاوپەیمانی کوردستان بدەن. ڕووم لە گەنجان و لاوانی شاری هەولێری خۆشەویستە کە سنجینی یەکێتی استراتیژی یەکێتی نیشتیمانی داهاتووی خۆیان گەشەکردنیان لە بوارەکانی زانستی ڕۆشنبیری ژیانی نوێی خۆیان و هەروەها دەتوانم برێم لە بواری ئابووری و ئیسیقرارەوە زۆر گرنگە دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن. کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان مەقعدەکانی کەم بوو و دەنجی زوڵاڵ نەبوو ئەو کاتە لە کاریگەریەکانی دەگەن. بۆیە لە هەرێمی کوردستان پێگەی یەکێتی بە سەنجینیەوە ڕابگیرێ مەسەلەیەکی گرنگە و دڵنیاشم خەڵکی یەکێتی ئەم مەسەلانەی لە بەرچاو دەبێت. هاوپەیمانی کوردستان لە شاری هەولێر لە 4 بازنەی هەڵبژاردن بە 6 کاندید بەشدارە و کار بۆ سەرخستنی کاندیدەکانی دەکات. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.